بینەرانی عزیزی کورسات نیوزم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەی شوێنەی پۆرترێت دێنەوە دیداری ئەوێ عزیز و خۆشەویست ئەم هەفتەیە نووسەر و ڕۆژنامەنووس حەمە سعید حەمە کەریمجاف میوانی بەرنامەی پۆرترێت دەبێت ئەوەی شەکە لەو کەساتانی کە زیاتر لە نیو سەدەیە سەرقاڵی خزمەتکردنە بانەتەوە و نیشتیمانێکی خۆی و لە چەندین بواری جیاوازدا جێگەدەستی دیارە. حەمە سعید حەمە کەریمجاف یەکێکە لەو کەسانی کە لە بواری نووسین و لە بواری ڕۆژنامەنووسی و لە مەیدانی سیاست و خەباتی سیاسیشدا ڕۆڵێکی بەرچاوی بینیەوە لە چەندین وێستگەی جیاوازی ژیانی خۆیدا خزمەتی گەورەی بەم گەلە و بەم نیشتیمانە کردووە. ئەو تا ئێستاش لە نووسین و لە کار و لە پرۆژەکانی بەردەوامە و ئەم هەفتەیە میوانی بەرنامی پۆرترێت دەبێت و باس لە ئەزمون و لە یادەوەریەکانی ژیانی خۆی دەکات. با هەمومان ئەم هەفتەیە پێکەوە لەگەڵ ئەزمون و یادەوەریەکانی نووسەر و ڕۆژنامەنووس حەمە سعید حەمە کەریمجافی. کاک حەمەسەد کاتە باش زۆر سپاس بۆ جەناب سپاس کامڕۆ میوانداری کردی لە ماڵی خۆتان دیارە جەناب دەزمونێکی زۆرت هەیە و ساڵانێکی زۆرە سەرقاڵی کاری ئەدەبی و نووسین و ڕۆژنامەنووسی دێمە هەوڵین ئەوەندەی بتوانین بە پێی توانە لەم بەرنمەیە چیش بخینە سەر کۆمەڵێک لە وێستگەی گرنگەکانی ژیانی تۆ و خزمەتی تۆ. پێم خۆشە سەرتا بدمەوە بۆ منداڵیت و چۆن هاتی تەناو ئەم بوارە و کاریگەریەکانی باوکرد کە دیارێکی بوو لە کەساتیەکانی ئەو کاتە کاریگەری باوکرد لەسرت و تێکەڵبوونی تۆ حەزی تۆ بۆ هاتە ناو بواری نووسین و خوێندنەوە و ڕۆژنامەنووسی تۆ ئەو سەرەتایە چۆن دەست پێ کرد یادەوریەکانی ئەو سەرەتایە چۆن هات؟ بەخێر بێن سواس بۆ ئێوە هەموو ستافی بەرنامەکە ئەم برادرانەی وێنەگر و ئەوانەی لە پشتی کامێرەوەن. من لە سەرەتای خوێندنمەوە لە ئیبتیدایی زۆر ئاشنای کتێب بووم، ئاشنای خوێندنەوە بووم بەهۆی ئەوەی باوکم مەلا بوو، باوکم فەقێی هەبوو. ئیتر من دەستمدا خوێندنەوە هەر لە ئیبتیدایی لە سنفی 5 بۆ 6 من کتێبم دەستکەوتووە، ئیتر دەستم کردەوە بە خوێندنەوە. دوایی ئیتر مەجلیسی ماڵی ئێمەش هەمووی مەجلیسی مەلا و خۆنەوار و شاعیر و مامەسە قانع زۆر لە ماڵی ئێمە بۆ بەڕەحمەت بێخوا ئەوانە هەموو کاریگەر بوون لەسەر ئەوەی من بێمە ئەم بوارەی نووسین و خوێندنەوە و ڕۆژنامەنووسی. بەڵێ کاک حەمەسەی سەرتا دیارێ و جەناب دەو کاتە ماڵتە نەسی سایق بووە تۆ چۆن هاتیتە سلێمانی و تا چەند هاوکارت بوون خێزانەکەت بۆی بێتێرە وەلەو تە مناڵیەوە چۆن توانیت لە سلێمانی خۆت بگریوە دواتریش کە ئەچی بۆ بەخە؟ من کە لە سنفی 6 ئیبتیدایی ئیمتیحانمان ئیمتیحانی بەکلۆری مرکزی ئیمتیحانی لە سیسایق نەبوو، مرکزێکی ئیمتیحانیان کردبووە لە عربەت بۆ تەڵەبەی سیسایق و پێنجوێن و دەربەنی خان و بەرزنجە و ئەمانە بە هەمومان تقریبان 50 تەڵەبە بووینی ئەم هەموو شوێنانە لێ ئیمتیحانمانە 63 بوو منعتە جەولەکەی زایم سیدیق بوو بە پێ لە عربەتەوە چوینەوە بە سیسایق. ئێترت کە مەکتەبمان تەواو کرد سانەوی لە سیسایق نەبوو، ناوەندی لە سیسایق نەبوو، لەبەرەوە من هاتمە سلێمانی لێرە چوومە ناوەندی جەمهوری وا دەسم کرد بە وا هاتمە ناو سلێمانی دەسم کرد بە خۆندواتیشتە پەیمانگا با بڵێن دارمعلمی ئەو کاتە بەڵێ دوایی چوومە خانی مامۆستایان و لەوێ 3 ساڵ خوێندمان و اینجا کە دەرچوون بووم مامۆستا. چۆن تێکەڵی ئەدیب و نووسین و ئەو شتانە بووی لە شاری سلێمانی کە دیارە ئەوەی من بزانم جەنابەت هەر لەو کاتێک کە لێرە لە دارتەڵەوە بووی بۆ نمونە لە خانی مامۆستایان بووی دەستت کرۆ بە بڵاوکردنەوە و بە نووسین و بە نەشەرات کە لەو سەردەما زیاتر باو بووە. من بەڕاستی لە مەکتەب نەشرەیەکم دەرەکرد ئەوەی کە هەڵەواسرێ بە دیوارە لایەکی عەرەبی بوو لایەکی کوردی بوو، من هەر عەرەبیەکەم هەر لە ئەوڵەوە باش بووە. ئیتر قوتابیەکان زۆریان نەخۆندەوە زۆریان بەدڵ بوو. دوایی من لە یەکێتی قوتابیانی کوردستان و لە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەو وەختە دیوارنووس بووین بەشەوە ئەم سەرجادانەی سلێمانیمان هەموو نووسی بەیانمان بڵاوە کردەوە
ئیتر من خۆم جاری وا هەبوو خۆم شتم ئەنووسی و شتم بڵاوە کردەوە ئەوە زۆر کاریگەری هەبوو لەسەر من ئیتر وردە وردە دەستمان کرد بە بڵاوکردنەوەی بازێک خەواتر و بازێک ئەوەی کە ئەو وەختە سەرەتا لە قوتابیەتیا ناومەنە ناشعر هەندێک شتمان بڵاو کردەوە. بەڵێ کاک حەمەسەی دیارە لەو سەردەمە پێم خۆشە باسی ئەوم بۆ بکەی چۆن دەستت کرد بە نووسین و چۆن دەستت کرد بە خوێندنەوە و لەو سەرەتایانەوە زیاتر چیتانە خوێنەوە ئێوە ئەو جیلی ئەو کاتە و لە نووسینەکان تا بیرەوەری خۆت یەکەم نووسینت کەی بوو و لە شوێ بڵاوت کردەوە بۆ نمونە؟ یەکەم نووسینم لە ڕۆژنامەی هاوکاری بوو دوای ئەوەی بەیانی 11 ئازار دەرچوو ئیتر حکوومەتی کوردی دروست بوو پارێزگا و قایم قام و مدیری ناحیە و هەموو ئەمانە کورد بوون و ئەو وەختە بە دەسە بژێری پارتی دیموکراتی کوردستان دانران ئەو وەختە لە هەڵەبجە کۆمەڵێ خزمەتگوزاری دەرچوو بوو وەکو خانوو بۆ پێشمەرگە وەکو یارمەتی خێزانی شەهیدەکان من بازێ نەعەدالەتیم تیابینی بەڕەحمەت بێ شەهید ئارام لە جردی هاوکاری بوو چووم پێم و دوتم وەڵا شتێکی وا هەیە ئەمانەوتی بینوسە جاوتم وەڵا ناوێرم چۆن بینوسم وەڵا لەوانێ ئەم گرنگ شتێکم لێ یەکەن وتی بە ناوی مستعار بینوسە یەکەم بڵاوکراوەم لە جردی هاوکاری نووسی لەسەر دابەشکردنی خانوو بۆ خێزانی شەهیدان لەژێر ناوی جەبار کوردە لە شارە زۆر دووەم نووسینم لە ڕۆژنامەی هاوکاری لەبارەی فەحسکردنی تووتنەوە بوو هەموو جووتیارێک کە تووتنی فەحسە کرد بیتاقەیەکی فەڵەستینیان پێ ئەفرۆشت بە 9 دینار ئەو وەختە ئێمە سەرەتا بوو ئێمە تۆزێ بە خۆمانە هاتبووینەوە و بەروبوومی کشت و کاڵی ئەفرۆشرا زۆرم پێ ناخۆش بوو ئەو 9 دینارە لە جووتیاران ئەسەنرا لەسەر ئەوەش وتارێکم نووسی هەر لە ژێر ناوی جەبار کوردە لە شارە زۆر. بەڵێ دیارە کاک حەمەسەی جەناب دەرچەن لەو کاتە تەمەنت لە سەرەتای لاوێتیایی بەڵام لە دوای بەیانی 11 ئازار هەتا ساڵی 74 تا ئەو سەردەمە تۆ چۆن ئەدیبینی تا چەند کرانەوەیەک بوو بۆ کورد بە تایبەتی جەختم لەسەر بواری ڕۆشنبیری و نووسین و ڕۆژنامەوانی کوردەکە و کاتێکیشتی نووسەران و دواتریش کۆمەڵک چالاکی هەم لە بواری وێژە هەم لە بواری شان و دراما و مۆسیقا بۆ کورد لەو 4 ساڵە ئێوە لەو 4 ساڵە لەکوێ بوون و ئەو ماوەیە فتری ئەو 4 ساڵە چۆن ئەبینی بۆ کورد؟ کرانەوەیەکی زۆر بەڕووی ڕۆشنبیری و بەڕووی هەموو کایەکانی کۆمەڵایەتی ڕۆشنبیری سیاسی ئەدەبی کووردا هات ئیتر ئێمەش ئەو وەختە سەرەتای گەنجی ویلایەتیمان بوو تێکەڵاوی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بووین من چوومە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لەوێ ئیتر ئەو هونەرمەند و ڕۆشنبیر و ئەدیب و نووسەرانەمان هەموو ئەبینی طبعاً کاریگەریان لەسەر من هەبوو ئەسەر لە بازێک ڕسمم هەیە کە من گەنجم لەگەڵ مامۆستا هەردی و دکتۆر معرف خەزنەدار و حەمە ساڵح دیلان و مامۆستا عەلی شەونم و ئەمانە تێکڵاویم هەبوو لەگەڵیانە هەر لە گەنجیەوە ئەمانە کاریگەریان هەبوو لەسەر من مامۆستا مەستەفا ساڵح کەریم کاریگەریەکی زۆری هەبوو لەوەی کە من زیاتر لە نووسەران و ڕۆشنبیران نزیک ببمەوە. دەستەکان خۆش بەس پێم خۆش ئەو پرسیارە بکەم تۆ لەو تەمەنە لاویە و لەو تەمەنە منداڵیە چۆن ئەتوانی هاوڕێتی ئەم کەسە گەورانە بکەی و تێکەڵبی و بچتە مەجلیسیان و لەگەڵیان نەدانیش کە من دەستم کرد بە نووسینەکانمیان ئەوەنە بەدڵ بوو ئەوەیان پێ خۆش بوو بە تایبەتی یەکەم کتێب کە چاپم کرد یادی 81 ساڵی ڕۆژنامەنووسی کوردی بەرنمەیەکم لە تەلەڤیزیۆنی کەرکووکی ڕەشوسوی ئەو وەختە پێشکەش کرد لە شەوی 22 چواری 1970 کە ئەو کتێبم چاپ کرد بەڕاستی هەموو نووسەران و ڕۆشنبیران و ئەدیبان پێیان خۆش بوو ئیتر لەوێەوە منیان خۆشویست زانیان کە من بەهرەیەکم تایە بۆ نووسین بەهرەیەکم تایە بۆ ڕۆژنامەنووسی کە تێکڵاویانە بووم هەموو پیان خۆش بوو خۆیان ئەگەر چالاکی هەبووە تەلەفۆنیان بۆ کردم ئاگاداریانە کردم هەمیشە لەگەڵیانە زۆر باشە دیارە جەنابەت خاوەنی کۆمەڵێک کتێبی چاپکراوی کە لە کۆتای ساڵی هەفتاکان و تیاتی تا ئەم ساڵانی ئەخیریش ئەوە دواتر پێم خۆشە لە کتێبخانەکە باسی ئەو بکەین بەڵام پێم خۆشە باسی بواری ڕۆژنامەنووسی تۆ بکەین کە ساڵانێکی زۆر لە بواری ڕۆژنامەنووس وەکو ڕۆژنامەنووسێکی چالاک لە کوردستان کارت کردووە سەرەتای کاری ڕۆژنامەنووسی تۆ بۆ کەی ئەگەڕێتەوە و کەی بووی بۆ ڕۆژنامەنووس؟ من لە ساڵی 76 بۆ 77 ڕۆژنامەی هاوکاری
پەیامنیران نەبوو لە سلێمانی من داوایەکەم پێشکەشکردن بۆ ئەوەی بەهۆی بەڕەحمەت بێ کاک بورهان قانع ئەو وەختە لەوێ بوو بەهۆی ئەوە داوایەکەم پێشکەش کرد و من ڕازی بوون بەوەی من بم بە یەکەم پەیامنێری ڕسمی پەیامنێری فەرمی ڕۆژنامەی هاوکاری لە سلێمانی. ئیتر لە وەختەوە من دەستم کرد بە نووسینی راپۆرت و چاوپێکەوتن و وتاری خۆشم و باز جارێکی شعرم ئەنووسی بە تایبەتی ئەو وەختە شعرم بۆ مناڵان زۆرە نووسی. ئیتر لێەوە دەستم کرد بە خزمەتکردنی بواری ڕۆژنامەنووسی کوردی. دوایی ئەو حەزەم بۆ ڕۆژنامەنووسی کوردی وای لێ کردم کە بیرەوەریەکانی مەکسیم گۆرگی نووسەر و ڕۆژنامەنووسی بەناوبانگی ڕووسی بیرەوەریەکانی بگەڕمە سەر زمانی کوردی. پێما بێ ئەوەی کە من کتێبەکەم بینیمە کاک دڵشاد مەریوانی چێت تەسیری لەسەرت هەبوو بۆ ئەوە پێما بێ ئەوش پێشێکی بۆ کاک دڵشاد مەریوانی زۆر بەڕەحمەت بێ یاخوا هەزار ڕەحمەت لە ڕۆحی ڕەوانی ئەو زۆری پێخۆش بوو ئەو کتێبە بکەم بە کوردی خۆشی پێشێکی بۆ نووسیم زۆری پێخۆش بوو چونکە دووسێ کتێبیکەشی بۆ دانام بەڵامی تر بوار نەبوو تەرتیبیان بکەم. لەو سەرەتایەوە تەسیری چێت لەسەر بوو لە بواری ڕۆژنامەنووسیە ئەو بە تایبەتی ئەوانی کورد بۆ نمونە ڕۆژنامەنووسەکانی کوردیا ئەدیبەکانی کورد چێ زۆر هاوکارت و لە نزیکەوە و تەسیری لەسەر ئیشەکانت هەبوو دکتۆر معرف کاک دڵشاد و دکتۆر عیزەدین و ئەوانی تریش دکتۆر عیزەدین دکتۆر معرف خەزنەدار کاک دڵشاد مەریوانی کاک بورهان قانع کاک حسین عارف ئەمانە هەموو بە حەقەت برادر و دۆستم بوون و بە حەقەت ئەمانە بەڕاستی من خۆم بە قەرزاری کاک حسین عارف ئەزانم چونکە لە سەرەتاوە کە بەعزی شتم ئەنارد بۆ جەریدەی هاوکاری ڕەنگە بەعزێک یعنی چاکردنی پێویست بوو بێ ئیسیفادەم زۆر لە کاک حسین عارف و لە زانیاریەکانی کاک حسین عارف کرد لە ئەچکە وەختە ئەو سەردووسەری ڕۆژنامەی هاوکاری بوو زۆر ئیسیفادەم لێ کرد لە کاک حسین عارف. زۆر باشە. دواتر هەر لە بواری ڕۆژنامەنووسی چتە بواری تەلەڤیزیۆن و لە تەلەڤیزیۆنی کەرکووک بەرنامەیەکی ڕۆژنامەنووسی با بڵێن ئەوە دەبێ چۆن چیتە ئەوێ و بەرنامەکە چی بوو تا چەند دەنگدانەوەی هەبوو لە ناو ئەدیب و ڕۆژنامەنووسانی کورد لێرە لوژنەیەکی ڕۆشنبیری هەبوو لە سلێمانی ئەو وەختە من لە ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کۆمەڵی ڕژدەران ئیشمە کرد لوژنەیەکی ڕۆشنبیری هەبوو من لەو لوژنە ڕۆشنبیریە بووم داوامان کرد لە تەلەڤیزیۆنی کەرکووک بەرنمەیەکی ئەدەبیمان بدەنێ بەرنمەیەکیان موافقت بۆ کردین بۆ نیو سەعات ئیتر منیان هەڵبژارد بە ئەوەی بچم ئەو بەرنمەیە پێشکەشکەم بەرنمەکە بە ناوی ئەدەب و ژیان بوو هەموو هەفتەیەک ڕۆژانی سێشەممە نیو سەعات بەرنمەکە بوو چاوپێکەتمان لەگەڵ لەگەڵ ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران و ڕۆژنامەنووسان و هەر بۆنەیەکی ئەدەبی و ڕۆشنبیری هەبوایە بەرنامەمان لەسەر پێشکەشە کرد لە یادی هەشتا ساڵی ڕۆژنامەنووسی کوردی شاوەکو لە سەرەتا باسم کرد بەرنمەیەکمان پێشکەش کرد و لێەوە ئەو کتێبەشم چاپ کرد کە ناوی یادی هەشتا ساڵی ڕۆژنامەنووسی کوردیە بەڵێ دیارە ئەو کتێبەیە بڵێ دواتر باسیەوە ئەکەین بەڵام پێم خۆش بزانم ئەو بەرنمەیە تا چەند گرنگجیەدا بە بوارە کوردیەکە لە مەسەلی ئەدەبیات و لە مەسەلی ڕۆژنامەنووسی و تا چەند لە تەلەڤیزیۆنی کەرکووک بۆ نمونە دەسەڵاتی ئەو کاتە بە جۆرێک لە جۆرەکان دژایەتی بەرنمەکەیانە کرد دژایەتی بەرنمەکەیانە کرد بەوەی ئەیان و تۆ لەم بەرنمەیە باسی حیزب و شۆڕژ ناکەی باسی سەرۆک ناکەی هەر بەرنمەکە ئەدەبیەکی سرفە ئێمەش بەرنامە ئەم تەلەڤیزیۆنی حکوومەتی عێراقیە ئەبێ تۆ شتێک باس بکەی لەم بەرنمەی خۆتە ئیتر بە حەقەت منیش لەگەڵ دەرهێنەرەکە زۆر کوڕێکی باش بوو یعنی زۆر زەختی لێ نەئەکردم وەکو مدیرەکە وتم کاکە من یەک شعری کوردی نابینم بۆ ئەم حیزب و شۆڕشە تا بیخوێنمەوە ئەی خۆشم نیمە دوایی لە شەوی نەورۆزە من بەرنامەم هەبوو وتم ئەوە حکوومەتی حیزب و شۆڕش نەورۆزی کردووە بە پشووی ڕسمی ئەمە دەستکەوتێکی باشە بۆ کورد وتیان ناکاکە ئەمە هەر بۆ خۆتانەوتوە بۆ ئێمە نەوتوە ئێتر دوای دوو بەرنامە آخر بەرنامەوە بزانام دوا بەرنامە کاک حەمە ساڵح دیلان بوومە بە ڕەحمەت بێیاخوا ئیتر بەرنامەکەیان داخست هەر لەسەرەوە هۆکارانە لەسەرەوە هۆکارانە بڵێ بڵێ تۆ دواتر چۆن ئەم یادی هەشتا ساڵی ڕۆژنامەگەری کوردی کە پێم وایە بەرنامەکە لەگەڵ کاک بورهان قانع بڕیار ئەیکە بیکەی بە کتێب بە حەقەت ئەویش هەر بە بڵێن بە هاندانی خاڵی خۆشببوو دکتۆر معرف خەزەندار بوو وتی ئەم بەرنمەیە زۆر
گرنگە ئەم بەرنمەیە یەکەم بەرنمەیە باسی ڕۆژنامەنووسی کوردیەکە بەو شێوەیە باسی گیر و گرفتەکانی ڕێگای پێشکەوتنی ڕۆژنامەنووسی کوردی ئەکا زۆر زەروریە تۆ چاپی بکەیت. منیش هاتم بەرنمەکەم لە بەر تەزجیل لێ ناخستمە سەر کاغز و چۆن بەرنمەکە پێشکەش کراوە لە بیدایەتەوە هەتا کۆتایی لە سەرتاوە تا کۆتایی کردم بەو نامیلکەی. دیارەوە کارێکی گرنگ بووە بە هۆکاریەوە یا بە بەڵگەیەوەی کە ئەوەی من بینیوەتم دکتۆر کەمال مەزهەر لە کتێبەکەی خۆی کتێبی مێژوو کە باسی ئەو کەسانە ئەکا لەو سەردەمە کاریگەریان لەسەر بواری ڕۆژنامەنووسی کوردی هەبووە لە پاڵ کۆمەڵک ناوی گەوری وەکو دکتۆر مارف و دکتۆر عەیزەدین و کۆمەڵێک ناوی تر علادین سەجادی و کۆمەڵێکی تر ناوی جەنابتی نووسیوە لەو کتێبە کە ڕۆڵ و کاریگەریتان هەبووە لەسەر بواری ڕۆژنامەنووسی کوردی. تۆ دکتۆر کەمال کەی بینیت وە کاتێک کە ئەمەی نووسی تۆ کاردانەوە چی بوو؟ شتێکی خۆشم بیرکەوتەوە. من کە ئەم نامیلکەیەم چاپ کرد بە دیاری ناردم بۆ دکتۆر کەمال مەزهەر ئەو وەختە لە مۆسکۆ بوو. ناردم بۆ دکتۆر مارف خەزنەدار، ناردم هەموو ئەو ئەدیب و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسانەی کە لە بواری ڕۆژنامەنووسی و ئەدەبی کوردیا ئیشیانە کرد. زۆری پێخۆش بوو دکتۆر کەمال. لەو بە شانازیەوە جێگای شانازی منە کە لە مێژووی کووردا لەگەڵ ئەو باڵابەرزانەی دنیای ڕۆژنامەنووسی کوردیا باسی منەکە ئەڵێ ئەوانەی کە تا ئێستا توانیویانە خزمەتێک بە بواری ڕۆژنامەنووسی کوردی بکەن ئەمانن دکتۆر عیزەدینە، دکتۆر مارف خەزنەدارە، علادین سەجادیە، کاک حەمەی مەلاکەریمە، جەمال خەزنەدارە، اینجا ناوی منیشی هێناوە. ئەمە جێگای شانازیە بۆ من هەر لەو نامیلکەیەوە و لەو بەرنمەیەوە ئەمە کەوتە دەست دکتۆر کەمال مەزهەر. اینجا منی نەدی بوو، منیشی نەناسی کە هاتنەوە بۆ کوردستان دایکی ئەمری خوای کرد. چوین بۆ پرسەکەی بۆ ماڵەوە. ئێمە کۆمەڵێ نووسەر و ئەدیب و ڕۆژنامەنووسی ئەو وەختی جێردەی هاوکاری بە یەکەوە چوین. کاک حەمی مەلاکەریم لە پێشەوە بوو، من لە دوای کاک حەمی مەلاکەریمەوە بووم. پێم وتم کاکە حەمە دکتۆر مارف من ناناسێ، هین دکتۆر کەمال من ناناسێ، زەحمەت نەبێ پێی بڵێ ئەمە حەمەساییە، چونکە لە باسی منی کردووە. کە چوین وتی ئەمە حەمەساییە، دەستی هەر لە ناو دەستما بوو، زۆر بە تەعجب و بەسەر سوڕمانەوە وتی کوا ئەو نییە ئەمە. ئیتر من ژوتم وەڵا دکتۆر ئەوم حەزێکی باتە هەویەکە وشان بە. وتی دەوەڵا زۆرم پێخۆشە گەنجێکی وەکو تۆ ئاوها ئەو هەموو خزمەتەی ڕۆژنامەنووسیت کردووە، ئەو هەموو مەقالات و ئەو هەموو وتار و چاوپێکەوتنانە لە ڕۆژنامەکانە و لە گۆڤارەکانە ئەەکەی وەڵاهی من وامەزانیوە ئێستا پیری گۆچانێکت بەدەستەوەیە، زۆرم پێخۆشە ئاوات بین. بەڵێ کاک حەمەسەی دیارە تۆ هەر حەزت بۆ ڕۆژنامەنووسی وات لێکە کە لەو ساڵانە لە عێراق پیشتە دەرێ و بۆ خوێندنی بواری ڕۆژنامەنووسی پیشتە دەرەوە پێما بچی بۆ ئەوروپا. ئەو یادەوەریانت چۆنەوە چۆن بەراردا لەو سەردەمە بچیتە دەرەوە؟ لەوێ چیت خوێند؟ لەوێ لە بەغا سندیکای ڕۆژنامەنووسانی عێراق ئاگادار کرابوونەوە لە مەدرسەی تەزامن بۆ ڕۆژنامەنووسی جیهانی خولێکی کردوێتەوە بۆ ڕۆژنامەنووسان لەسەر ڕۆژنامەنووسی ئیشتیراکی. ئیتر داوایان کرد لە ڕۆژنامەنووسان کێ ئەتوانێت بڕاو کێ شروعی تایە. من داوام کرد و لەگەڵ 8 تاوی تری عێراقیە ئەویشێک دوانمان کورد بووین، عەبدوڕەسوڵ حسین لەوە کالێنبای عێراقی بوو، ئیتر ئەوان هەموو عەرەب بوون. چوین بۆ دابست قوتابخانەی پێگەیاندنی ڕۆژنامەنووسانی جیهانی لەوێ بوو. لەوێ خولێکمان خوند دەربارەی ڕۆژنامەنووسی ئیشتراکی و بە حەقەت من ینی ئیستفادەیەکی زۆرم لێ کرد. زۆر فێر بووم لەوێ. مامۆستاکانمان هەمووی پرۆفیسۆر بوون، دوانیان ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی شوێعی هەنگاری بوون. یعنی هەموو ڕۆژنامەنووسی سەردەمی ئەو وەختیان پێوتین و من زۆر کەڵکم لێ وەرگرت کە هاتمەوە لە دنیای ڕۆژنامەنووسی خۆما زۆری ئیستفادەم لێ کردبوو. بەڵێ دیارە جنابەتەر لەو کاتانی کە لە هاوکاری بوو پێما بێ لە سەرەتای هەشتاکان چیتە وەکالیان بە عێراقی، چۆن چیتە ئەوێەوە پێما بێ لە ساڵی هێشتاوێک تۆ دەستگیر ئەکری ئەو کاتێک کە لەوێ بوویت؟ من
لێرە پامنێری بڵێن مدیری نووسنگی وەکالێن بای عراقی نەقل بوو بۆ دۆک ئێرە بە شاغری مایەوە پارێزگارێک لێرە بوو بە منی ودوتی تۆ بۆ نایی لە وکالی مەکتەبی وکالێن بای عراقی بی وتم قەی چێکە من بەڵام من لەسەر ئێستا لە وەزارەتی تربیەم من لە سانەویستی ساغ مامۆسای وەرزش بووم ئەو وەختە پامێری ڕۆژنامەی هاوکاری بووم لە بەیان و ڕۆشنبیر و کاروانیش شتم ڕۆشنبیری نوێ شتم بڵاوە کردەوە ڕۆژی کوردستان شتم بڵاوە کردەوە وتی قەیشێکە من نەقڵ دەکەم کتابێکی بۆ کردم نەقلیان کردم لە وەزارەتی تربیەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لە وەکالێن بای عراقی بووم بە بەڕێوەبەری نووسنگەی وەکالێن بای عراقی لێرە ئیتر ئەو وەختە من وەکو لە سەرەتا باسم کرد لە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان ئیشمە کرد ڕێخستنەکانمان بەهۆی بڵین ناپاکی یەکێک لەوانەیە کە ئیشی لەگەڵا کردین کاغەز و نووسرا و هەچێکمان هەبوو گەڕابەوە بۆ حکوومەت من کەشف بووم و ڕێخستنەکانمان کەشف بوو لە مانی یانزەی کۆتایی مانی یانزەی 1970 من دەستگیر کرام لە هەولێر هەتا بە ئەفواتەکەی بەڕەحمەت بە شێقاری کوێسەکە چوو بۆ لای سەدام داوای کردوتی ئەو مناڵانە بەردەن لە مانی 22 حوتی 82 ئازاد کراین تۆ لەوێ چ بەڵگەیەکیان لەسەرت هەبوو کە دەستگیریان کردی بەڵگەکانیان پیشان بەڵگەکانیان زۆریان پیشاندان بەڵام من خۆم لەسەر خۆم هیچم نەوت نمونەیەکی خۆشیشم لە شێقاری کوێسە و بەڕەحمەت بێیاخوا باوکم و هەمویان بەڕەحمەت بنەوە مەسەر شێمحەمەی بەرزنجی و ئەم کاک شێخ کامیلە و شێمحەمە و هاتن بۆ لام بۆ سژن ئیزیان وەرگرت بوو مدیری ئەمنی سلێمانی وتی بە مدیری ئەمنی سلێمانی و شێقاروتی بەری دەبا لەگەڵ خۆمانە بیبینەوە وتی ناتوانم بەری دەم ئەمە متتەهەمە و ئەمە تاوانبارە و لەگەڵ مخەڕبی نایشی کردووە و ئەم ئەوراقانەی هەمووی هی ئەوانە هی خۆی ڕەفیقەکانیەتی و هەرخۆی نییە بە تاقیتەنە کۆمەڵی ڕەفیقی هەیە شێقار بەڕەحمەت بێ ڕووی کردە من وتی ڕۆڵت خۆ هیچی وتووە تم نەوەڵای یاشێک خۆم هیچم نەوتەوە ئەوراقانەش هیچی هی من نییە وتی خەمە نەبێت تا لای سەدام بۆ دەچم ئەمانە درۆزنن دوێنێ لە سیساغ وا دیانەمێ بەرێدەن کەسی ێسە بەرێ نادەن هیچ نەیەژی تا لای سەدام بۆ دەچم ئەوە زۆر هانی دام کە لە هەیئەی کەرکووک هیچ نەیەژم دوای نقلی هەیئەی کەرکووک کردووە بەڵێ دوای گواستیانەوە بۆ هەیئەی کەرکووک لەوێ 4 مانگ لە هەیئەی کەرکووک بووین و اینجا ئەفواتەکە دەرچوو ئازاد کراین هیچ ئەشکەنجە و ئازاریشاندان لەو ماوەیە کە لێوە بوو ئەرە وەڵا ئازار ئێسش بە پشتمەوە دیارە 3 ڕۆژ پێشەوەی بەربین ڕیشیان تاشی بووین ئامادەیان کردبووین بۆی بەرماندن پشتم برینار بوو ئەو ڕۆژەش بە سۆندەدایان لە پشتم بۆ ئەوەی برینەکە بچاک نەبێتەوە 3 ڕۆژ پێشەوەی بەربین ئەرە وەڵا کاکە خۆ بۆ حەفلەیان نەبردبووین ئێمە هەموو ئەو فترەی ئەو ماوەیە کە ئێمە لە زیندان بووین تەنها چەند ڕۆژێک وابزانم ئازیەت نەدراوین و تعزیب نەکرا چەندێک لە زیندانمانەوە دواتر کە تۆ بەربوویت من تقریبا 8 مانگ و شتێک مامەوە بڵێ کە بەربوویت چیتەوە سەر هەمان ئیش و کاری خۆت نا کە بەربووم نەقلیان کردم لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆ وەزارەتی کشت و کاڵ نەقلی جنوبیان کردم نەقلی مەزرعی دەلمەجیان کردم لە بینی کووت و عەمالە ئیتر بەهۆی برادرانەوە سواستە و شتمان کرد ئەو وەختە هێنامیانەوە بەغا لە مەزارعی دەولە هەبوو لە مەزارعی دەولەدایانە لەوێ لەبەرەوەی من ناونیشانەکەم ڕۆژنامە نووس بووم تەنسیبیان کردم لە مجلەی سەوت الفەلاح ئیتر فترەیەکی زۆر لە سەوت الفەلاح ئیشم کرد هەتا لەطیف سەیب جازم وەزیری ڕۆشنبیری بوو هات کە منی بینی لەوێ من لە سەردەمی ئەوە ڕۆشتبووم بۆ خوێندنی ڕۆژنامە نووسی وتیەوە تۆ چێکی لێرە وتم وەڵام من ئێستا لە وەزارەتی کشت و کاڵم و من لەم گۆڤارە ئیشەکەم لە بەشی کوردی تی ناجێگای تۆ ئێرە نییە ئەوەی بگەڕێتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری تر ئەو بە قەرارێکی خۆی خۆ من بە قەراری مەجلیسی خای سەورە نەقڵ بوومە بۆیە هەر بە قەراری ئەوانیش نەقڵ بوومایەتەوە خۆی لەگەڵ وەزیری کشت و کاڵ ڕێکەوت و منیان نەقڵ کردەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری و منی نارد بۆ دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی بەڵێ دوای ئەوە کە ئەچیتەوە بۆ ئەوەی پێمە بە جارێک تریش ئەچیتەوە دەرێ بۆ خوێندن بەڵێ لەوێش هەم دیسان خولێکی تر کرایەوە لە چیکۆسلۆڤاکیا لە براخ ئەنجارە لە معهد بوو معهدی دەولی للصحافة العالمية پەیمانگای نێودەوڵەتی بۆ ڕۆژنامەنووسی جیهانی لەوێش چووم ئەو دەورەیەم خوێند و هاتمەوە
بەڵێ کاک حەمەسای دیارە تۆ لەناو هەموو ئەزمونەکە لە بواری ڕۆژنامەنووسی کار کردەوە گیراوی دواتر بەربووی چیتە دەرێ ئەوانە بەڵام ئەوی بەلای منەوە جێگەی سەرسامیە و من لە ماڵی جەنابەت بینیم کۆمەڵێک شەهادات و بڕوانامەت هەیە کە تۆ لە ساڵی 1970 پەیوەندیت کرۆ بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەوە زیندانی سیاسی بووی دووە تا ئێستش لەو بوارە بەرداوامی چۆن لەو کاتە و لەو تەمەنەوە لەو زروفەش پەیوەندی کرد بە ڕێخستنەکانەوە تاکەی بەردەوام بووی. کاکە من لە سنفی شەشی ابتیدایی بووم بە کاتیبی ڕێکخراوی کاتی سەیسایق ئەوختە لە سەرتایی بووم لە سنفی شەش بووم ڕێکخراو چووە دەرەوە ڕێکخراوی پارتی دموکراتی کوردستان ئیتر 6 کەس بوون بە ئەندامی ڕێکخراوی کاتی لە ناو شارە هەر شەشیان نەخۆنەوار بوون لەوێ پێشنیاریان کرد یەکێک تەلەبەیەک لەوانەیە کە بنەماڵن و پیاوی چاکن و یعنی پاکن بیکەن بە کاتب منیان هەڵبژارد من بووم لە وەختەوە ئیتر من تێکڵاوی سیاست بووم کە هاتمە ناوەندیش لێرە چوومە یەکێتی قوتابیانی کوردستان زۆر زوو من پلەکانم بڕی بووم بە مەسئول بووم بە لێپرسراوی شانە و شانەی سەرەکی و دوایی لە دیوارنووسین و لە شیعر هەڵواسینا بەشەوە هەمووی بەشداریم کردووە دوایی شۆڕشی ئەیلولیش کە هاتینەوە من وەختە لە شۆڕشی ئەیلول پێشمەرگە بووم کە هاتینەوە جارێکی کە بەهۆی برادرانەوە ئەوانەی کە زۆر سیقیان بە من هەبوو چوومە ڕێزەکانی کۆمەڵەی ڕێژدەرانی کوردستان کە چوومە ئەوێ بە حەقت من ئیتر پێویستم بە کۆڕی ڕۆشنبیری و کۆڕی سەقافی و ئەو شتانە نەبوو یەکسەر یعنی متمانەیەکی زۆریان پێکردم ئیتر کە ڕێخستنەکانیش کەشف بوو منش لەگەڵ ئەوانە زیندانی کرا. حەمەسەی جەنابەت لە دوای کەیتەوە چتە لە وەزارەتی خوشکاڵە چتە وەزارەتی ڕۆشنبیریشتە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی لەو سەردەما ئەو دەستگایە تا چەند خزمەتی بە نووسین و بە ڕۆژنامەنووسی کوردی کرد لە سەردەمی ڕژێمە بە حەقەت دەستگای ڕۆشنبیری بڵاوکردنەوەی کوردی قوتابخانەیەکی گەورە بوو بۆ پێگەیاندنی کۆمەڵێک ڕۆژنامەنووس کۆمەڵێ نووسەر کۆمەڵێ شاعر کە بەرهەمەکانیان لەوێ بڵاوە کردەوە گۆڤاری بەیان و ڕۆشنبیری نوێ و ڕۆژنامەی هاوکاری و گۆڤاری ڕەنگین و ئەمانە هەموو لەوێ دەرەچوون بە حەقەت قوتابخانە بوو لەوێ من بووم بە سەرنووسەری گۆڤاری ڕەنگین گۆڤاری ڕەنگین کە من چوون بووم بە سەرنووسەری 5,000 نسخەی لێ چاپەکرا من کە بووم بە سەرنووسەری لە ماوەی 2-3 ژمارە گەیانمە 50,000 دانە 50,000 دانەی لێ چاپەکرا نە ئەمایەوە لە کوردستان زۆر ڕەغبەتی هەبوو اینجا من ماڵم لە سلەیمانی بۆ هاتو چوومە کرد هەموو جارێکە ئاهاتمەوە خەڵک زۆریان پێخۆش بوو خەڵک زۆر دایمە هانیان نەدام کە بۆ نایکەن بە مانی 2 جار ئێمە مانی جارێت دەرمانە کرد یعنی بە حەقەت ئەو دەستگایە هەموو بڵاوکراوەکانی قوتابخانە بوون بۆ نووسەران و ڕۆژنامە نووسان و ئەدیب و هەموو ئەوان لێکۆڵەران و ئەوانەی کە لە بواری نووسین و خزمەتکردنی ڕۆژنامە نووسیا ئیشیانە کرد کێ بوون ئەو ڕموزە دیارانی کە لەو سەردەما لە بواری ئەدیب و ڕۆژنامە نووسی کوردیا لەو دەستگایە کاریانە کرد وڵا لەو کاک حسێن عارف بوو کاک عەبدوڵڵا عەباس بوو بەڕەحمەت دوێ کاک بورهان قانع لە سەرەتاوە لەوێ بوو اینجا دکتۆر بەدر خان سندی بوو ئیتر ئەوانشی کە لەوێ یان نووسی مامۆستا مەسعود محەمەد بوو دکتۆر کەمال مەزهەر بوو دکتۆر مامۆستا بەڕەحمەت بێ جەمیل ڕۆژبەیانی بوو دکتۆر معرف خەزنەدار بوو جەمال خەزنەدار بوو عەبدوڕەزاق بیمار بوو کۆمەڵێکی زۆری سە بۆم ناوترێ ینی ئەگەر بیڵێم 200-300 ناوەکایە بەڵگا حەمەسەی دیارەسە لە دیوخانەکەی جەناب چینەوەی کە سەرنجی منی ڕاکێشا دیارە دیوخانەکەت هەمی کردەوە بە کۆمەڵێک وێنە و کۆمەڵێک فۆتۆی جیاواز کۆمەڵک کەسایەتی زۆر جیاوازی تیا کە هەرچێک لەو فۆتۆیانە ئەگەر سێریەکەی یانی قۆناغێکی مێژووی و کەسایەتێکی مێژووی تایە ئەم بیرۆکەیت لەکوێوە بۆ هات و ئەم ژوورەت بۆ لێ کردو کۆمەڵێک ڕسمی بەڕەحمەت بێخوا جێگای بەهەشت بێ باوکم ڕسمی کۆنی باوکم هەبوو هی ساڵی چلەکان و پەنجەکان ڕەش و سپی تەڵەن
زۆر جوان بوون زۆر یادەوەری زۆر خۆشی تیا بوو لێرە کە هەڵمواسی ئەوانەیە ئەو ڕسمانەیە کە هەڵمواسی بیرم کردەوە بۆ من کۆمەڵێک ڕسمی تری ئەو کەسایەتیانەی کە لەگەڵ باوکما ژیاون ئەو کەسایەتیانەی کە لەگەڵ منە ژیاون ئەو کەسایەتیانەی کە دەورێکیان هەبووە لە مێژووی ئەدەبی و ڕۆژنامەنووسی و سیاسی کووردا نەیهێنم لێرە بەم دیوارانە هەڵیواسم. ئەم فۆتۆیانە دیارە زۆر ناتوانین یەکێک باسی هەمویان بکەین بەڵامەوەی جێ سەرنجە بینم ئەم سێ ڕسمە مامۆستای گەورە عەلامە مەلا عەبدولکەریمی مدەڕیس و جەنابی باوکت و لەگەڵ مەلا مستەفای سەفۆت ئەمانە بۆچی لێرە دادناون و ئەمە چ ڕۆڵێکیان هەبوو لە حیاتی تۆیان؟ ئەمانە ئەم دوو کەسایەتیە ئەم دوو کەسایەتی ئاینیە و مامۆستا و عەلامە وەکو جەنابت فەرمووت مامۆستا مەلا کەریم و مامۆستای سەفۆت دەرسیان بە باوکم وتۆ باوکم فەقێ بۆ لای باوکم ئیجازەی لای مامۆستا مەلا کەریم وەرگرتووە لای مامۆستا مەلا مستەفای سەفۆت فترەیەکی زۆر فەقێ بۆ باوکم قسە خۆشەکانی بۆ گەڕامەوە لەبەرەوە بە زەرورم زانی بە زۆر بە گرنگم زانی هەردووکیان لە تەنیشت باوکمەوە ڕسمیان دابنێ پێما بێ ئەمەشان هەر وێنەی ئەوەی وێنەی باپیرمە شاعیرە دیوانێکی هەیە لەم بەینا پیشانە دێم لەم بەینا دەرچوو دەستەکانە خۆش بێ ئەم فۆتۆیە زۆر جێگی سەرنجی منە کۆمەڵێک لە نووسەر و لە ڕۆژنامەنووس و ئەدیبەکانی ئەو کاتە دیارە مامۆستا عین شەونمە مامۆستا ئەحمەد هەردیە مامۆستا مارف خەزنەدار و کۆمەڵێکی ترن کاک مستەفا ساڵحکەریم و جەنابی یادگاری ئەو وێنەیە ئەمە کێ چۆن ئەوە هەمووتان بێک و کۆ بۆ خۆی مێژوویەکە بۆ خۆی ئەمە بەڕەحمەت بێ یاخوا تەکلیفیان لە باوکم کرد داوەتێکیان بۆ بکات لە شارە زۆر بۆ گژوجیا نیوەڕۆیەک گژوجیای شارە زۆر بەهار بوو گژوجیای شارە زۆر وەکو کەلانە و شلکێنە و کنگەر و کنگەر بە ماسی و ئیتر ئەم شتا کوردەواریان بۆ بکە وەختەکەمان دانا و چوین بۆ شارە زۆر لە ڕێگا لە لای خەراجیان وەستاین مامۆستا هەردی یاخوا بەڕەحمەت بێ وتی ئەوە بۆدا لەم گژوجیا خۆشا ڕسم نەگرین کامێری ڕسوسپین پێ بوو ئەو ڕسمانەمان ئەو ڕۆژە گرتووە چۆن ئەمە کۆبوونەوە کاک حەمەسە ئەو کاتەوە ئەم مەجموعە لەکوێ کۆبوونەوە ڕۆڵتان چی بوو یا یەکتر بینی ئەو ڕۆژە بوو کە کۆڕێکمان کرد بۆ خوا خۆش بوو علی مەردان ئەمانە هاتبوون بۆ ئەو کۆڕی علی مەردان ئیتر بە فرسەتمان زانی نیوەڕۆژ شوین لە سیساق لە ماڵی ئێمە گژوجیا و خواردنە کوردەواریەکانمان یادەوەرێکی زۆر جوانە دیارە ئەوانش ئەوە مامۆستا حەمە ساڵا دیلانە مامۆستا عەبڵا ئاگرینە دکتۆر مارف خەزنەدارە جەمال خەزنەدارە مامۆستا هەردیە مامۆستا عەلی شەونمە مامۆستا مستەفا ساڵحکەریمە دیارەوان وێنانەش دکتۆر عەیزەدین مستەفا ڕەسوڵ کەمال مەزهەر و کاک حسێن عارف و کۆمەڵێک لە ئەدیب و نووسەرەکانی ئەو کاتە ئەمانە هەرێکی لەمانە بەرادەر و دۆستی من و هەر لە سەرەتای دەستپێکردنەوە لە بواری ڕۆژنامەنووسی و نووسینە ئەمانە مامۆستان بوون ئەمانە ڕێگە نیشاندێری من بوون خۆشمەوێن عەزیزی منن ئەم فۆتۆیە زۆر سەرنجی ڕاکێشام کاک حەمەسەی ئەمە چ بۆنەیەکە جەنابەت لەگەڵ هونەرمەندانی گۆرانی بێژ فواد ئەحمەد کەریم کابان خوالیان خۆش بێ کاک تەحسین تەها و ئەوشی کە دانیشتووە کاک فادی حەمەمی ناغامیان بەڕەحمەت ئەمە یەکەم مهرەجانی ڕۆشنبیری و هونەری کووردە لە هەولێر لەوێ کە کۆبووینەوە دوای من هینەکەم پێشکەشە کرد کۆڕەکانم پێشکەشە کرد کە هاتینە دەرەوە هەموو بەیەکەوە هاتینە دەرەوە هەموو ئەو خوالیان خۆش بێ خواوتیان با ڕسمێک بگرین پێکەوە حەمەسەعی ئەم مێژووی دروست کردووە ئەوە هی ئەو ڕۆژێ فۆتۆیەکی زۆر جوان و یادەوەرێکی جوانە هەڵکاک حەمەساییەکێکتر لەو وێنانە کە زۆر بەلام مۆسەنجڕاکێش ئەم وێنەی جەناب لەگەڵ جەنابی ئیمام جەلال ئەمە چی یادەوەرێکی ئەم فۆتۆ ئەمە کوێ ئەمە دوکانە چوین بۆ خزمەتی ئیمام جەلال وەفتێکی ئەدێبی و ڕۆشنبیری هاتبوون بۆ فستیڤاڵی گەلایش کە چوین ئەو ڕسمە حەڤە ڕۆژ پێش نەخۆشکەوتنی ئیمام جەلال حەڤە ڕۆژ پێش نەخۆشکەوتنێتی دیارە وێنە زۆرە لەگەڵ جەنابی ئیمام جەلال لە بەڵامێکێک لەو فۆتۆیان ئەوەیە کە پێما بێ دیاریە یان خەڵاتێک ئەی ئیمام جەلال ئەوە دیاریەکە ئەمەیە ئەوەیە ئەو ڕسمەیە ئەوە نوێنەری
ڕئیسی جمهوری تونس هاتوو بۆ ئێرە لە ڕێگای ئێمەوە وەختە من هێن بووم ڕاوێژکار بووم مامجال ماوتمان هەدیەی بۆ هێناوی وتی باشە فەرمونون وەرن چوین بۆ خزمەتی مامجلال لەوێ سنووقەکەمان کردەوە سنووقەکە ئەو هدیەی تیا بوو کە دارخورمایە کە هەموو پارێزگەکانی لقەکانی پارێزگەکانی عێراق بە کوردستانیشەوە ئیتر مامجال لی پرسییم وتی حەما ئەمە ئاڵتوونە وتم وەڵڵاهی نازانم مامجال وتی لی پرسەی بم بۆ یەکێک بە دیاری ئەم فۆتۆش دیارە کۆمەڵک فۆتۆ تێ لە دوای بەربوونت لە سجن پێما بێ ساڵی هێشتاوێک و ئەوانەیە چیا بەڵێ لەگەڵ ئەو ڕسمەیە هەیە ئەمە ئەو ڕۆژەیە 22 حوتی ساڵی 1992 کە بە ئەفواتی بەڕەحمەت بێ شەقاری کوێسە بەناوبانگ بوو ئازاد کراین لە زیندان هاتمەوە لە ماڵەوە ئەو ڕسمەم گیراوە نازانم کێگرتوێتی تا ئێستا بۆم نەدۆزراوەتەوە چی ئەو ڕسمە چرکانەوە یادەوەریەکی زۆر هینا زۆر خۆشە لام بۆی لەوێ هەڵماسیوە دیارە ئەمەش کۆمەڵک وێنەی ترتەکە لە دەروی وڵاتی پێما بێ ئەمە ئەوە چ سەردەمێکە لێرە شەهادە وەرەگری و ئەم فۆتۆیشیان ئەمە ئەو وەختەیە کە چوین بۆ خوێندن بۆ مەدرسەی تەزامونی سەحافەی عالەمی ئەوە بەردەمی دار سەحافەیە ئەوە قسمی داخلیەکەی لە پشتمەوە ڕۆژی تەخەڕوجمانە ئەوە ئەو ڕۆژنامە نووسانی کە لەگەڵ مابوون نوکتیان گێڕایەوە و لە وەختی نوکتەکە من پێکەنیم ڕسمیان گرتوم ئەمەش ئەو ڕۆژەیە کە تەخەڕوجمان کرد ئەوە مدیری مەکتەبەکەیە هینمانەداتێ شەهادە و دیاریمانەداتێ دیارە کۆمەڵک شادی تریشە لێرە بینەمی زیندانە سیاسیەکان و ڕێخستنە دیرینەکانی ئەمە هی ڕێخستە دیاریەکانە ئەمە کۆمەڵی ڕێخستە دیرینەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەوە کۆمەڵی ڕێخستە دیرینەکانی هەموو کوردستانە کە دیارە من لە ساڵی 1970 پەیوەندیم کردووە بە ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو وەختە کۆمەڵی ڕێزدەرانی کوردستان بوو. بەڵکە حەمەسای دیارە فۆتۆکان زۆرن بەڵام ئەم فۆتۆی لەگەڵ هونەرمەندی خوارە خۆش و هونەرمەندی گەورە کاک حاجیمەکی کە پێما بێ ئێوە زۆر تێکەڵ بوون زۆر هاوڕێ بوون بێکەوە و پێما بێ هەردووتان خاوەن یەکەم فیلمی سینەمایی درێژی کوردی فیلمی نێرگیز موشی کوردستان یا دەورەکان لەگەڵ ئەم هونەرمەندەوە ئەو فیلمەکە بەیەکەوە کردن وەڵای یا دیوەریم لەگەڵ حاجیمەکی زۆرە بە ئەوە ئێستا بەم سەر پێیەتەواو نابێ من و حاجیمەکی لە سەرەتای دروستبوونی کۆمەڵی هونەر و وێژەی کوردیەوە تعارفمان کردو یەکتریمان ناسیوە لە خلالیەوەی من چوم مقابلەیەکی ڕۆژنامەنووسی لەگەڵ ئەنجام بدەم دەربارەی هونەری کوردی کە لێ بوومەوە وتی کاکە حەماوە چەندەکە وەزانی ئەلانی بۆکەم ئیتر لێەوە دەستمان کرد بە سوعبەتکردن و لەو سوعبەتکردن و پەیوەندیمان زۆر بوو لەو سوعبەت و شتانە ئیتر من هاوڕێی حاجیمەکی بووم زۆر یارمەتی ماوە زۆر شتم بۆ نووسیوە لە ڕەمەزانە درامایی بۆ دراما بۆ ئەو شتانی کە لە ڕەمەزانە پێشکەشی کرد من زۆریم بۆ نووسیوە دوایی لەم دوایانەشە درامایەکە هینێکم نووسی بۆی سیناریۆیەک بۆ پێشمەرگە و ئەنفال بڕیاروا بوو بە بیکا بە فیلمێک ئیتر بە ڕەحمەت بێخوا بۆی تەواو نەکراوە ئەمریخای کرد خوا ئەفریقایخوا بەداخەوە فیلمی نێرگیز موشی کوردستان فیلمی نێرگیزتان بێکەوە یەکەم فیلمی سینەمای کوردیە تەواان ڕۆژی پیشاندانی بۆ بە ڕۆژی سینەمای کوردی حاجیمەکی هات بۆ لای من وتی کاکە خەریکە ماڵم کاو لێبێ و فیلمەکەم ئەوەستێ وتم بۆ وتی وڵا ئەوانەی کە پارەیان ناومەتێ و شەریکم من لە فیلم لە بەرهێدەم بەرهەمێنانی فیلمەکە داوای پارەکەیانەکەن و ینی بڕۆیان بە فیلمەکە نەماوە وتم من چی بۆکەم وتی وڵا گەرە توانی پارەم بیتێ مەمنونە بمەوە پارەکەی ئەوانەیەمەوە من و تۆ بین بە شەریک ئیتر میژە وەختە پارەکەی ئەوان چەندێ بوو هی سێ شەریک بوون پارەی هەر سێ شەریکەکە مایە و هەر من و حاجیمەکی ماینەوە من و حاجیمەکیش فیلمەکە لە نیوەیە بوو بە هەوڵێکی زۆر توانیمان فیلمەکە بەرهەم بهێنین و پیشان بدرێ دیارە کۆمەڵی کەسایەتی تر کەسایەتەکانی کوردستان لێرە وێنە هەڵواسی و ئەم کەسانێتیانی چیان وە چ ڕۆڵیشیان هەیە تۆ وێنەکانی ئەمانە هەرێکیان ڕۆڵێکی تایبەتی هەیە لە مێژووی سیاسەتی کووردە ئەوە پێشەوە قازی مەحەمە ئەوە شێ مەحمووە شێخی گەورە ئەوە خاڵی خۆش و مەلا مستەفا و شێخ لەتیفە ئەوە مەلا مستەفا و حەمە ڕەشیخانە ئەوە ئەحمە مختار جافە ئەوە بەڕەحمەت بێ فەتاح ئاغایە ئامر هێزی خەبات لە شۆڕشی ئەیلولا کە من پێشمەرگە بووم لە هێزی خەبات ئەو وەختە
یەکێ بوو لە هەرە فەرماندە ئازاکانی و کوردە ڕاستەقینەکان کە کوردایەتی ڕاستەقینەیە کرد. ئەوە حاجی مشیرە باوکی کاک شەوکەت، حاجی مشیریش یەکێکن لە یەکێکە لە کەسایەتیەکانی ناو جاف لە شارە زوور. ئەوە حاجی برایمی شاتریە، ئەویش هەروەها یەکێکە لە کەسایەتی دیارەکانی ناوچاف. ئەوە مامۆستا جەمال عەبدوولە. ئەوە حەمە گوڵپیە یەکەم پێشمەرگە کە بە خەنجەرەوە چووە سەردەبابە لە بینی سەیسایاق و زەڵمە. فیشێکی پێ نەما، دەبابەکە وەستا بوو، ڕای کرد بە خەنجەرەکەەوە چوو قەباغی سەر دەبابەکەی بەرز کردەوە، لە دواوە دەبابەیەکی تر تەقەی لێ کرد شەیدی کرد. ئەوش ئەو حەمە گوڵپیە. ئەوە شێخکاوەی شێخ لەتیفە بەڕەحمەت بیاخوا شەید شێخکاوە. کۆمەڵێک لەو فۆتوانێت تر جارە یادەوەرێکی زۆر جوانە، کۆمەڵێک فۆتۆی جەنابەت لەگەڵ شاعری گەورە شێرک و بێکەس کاک حەمی حەمەباقی پێما بێت لە شوێنێک ئەم وێنانە یادەوەری ئەو فۆتۆیە کێ لەگەڵ ئەو فۆتۆیە چوین بۆ چەمچەماڵ. ئەو وەختە خێزانی کاکە حەمی حەمەباقی مامۆستا بوو لە سانەوی چەمچەماڵ. من و کاک شێرک و بێکەس و کاک حەمی حەمەباقی چوین بۆ ئەوێ بۆ ئەوەی لەوێ دەستگیرانی کاک حەمە بوو ئەو ببینین. ئەوە لە بەردەمی سانەوی چەمچەماڵایە ئەو ڕسم. هیچ یادەوەرێکت هەیە لەو ڕۆژە لەگەڵ کاک شێرک؟ وەڵڵا یادەوەریم هەیە، بەڵام نازانم بۆ ڕەنگە بۆ زۆر باش بۆ گێڕانەوە نەشێ. ئەوە لە دیفەڵمەتە لە یەکێتی نووسەران لە بارەگای یەکی نووسەران لەسەر کورسیەک دانیشت بوو، هەر چوو بۆ سەر کورسیەکە قاچی چوارمشقی دانیشت بوو، وتم لەتیف ڕسمێکە بگرم، وتیجە ئاوا ئەمگری و ڕسمەکەم گرتەوە ئەو وەختەیە. وەڵگەک حەمەسەی دیارە ئێستێمە لە هەر لە ماڵەکەی تۆ لە کتێبخانەکەی جەنابتان کە دیارە خەرمان بەرەکەت کتێبخانەیەکی یەک گەورەیە و چەندین هەزار نامیشان لە خۆی گرێ. پێم خۆشە باسیی مێژوی ئەم کتێبخانەیەم بۆ کەی ئارزویەوەتە بوو کە کتێب کۆکەیتەوە، یەکەم کتێبێم کتێبخانەیە و مێژوی ئەم کتێبخانەیە. من لە سەرەتای قوتابخانەی سەرەتاییەوە حەزم لە کتێب خوێندنەوە کرد. یەکەم کتێب کە بووم بە خاوەنی هی خۆم ئەم کتێبە بوو، سرود بۆ قوتابیان. ئەمە کتێبخانەیەک هەبوو لە سەیسایاق، ناوی کتێبخانەی خەبات بوو، شتەکانی پارتی دیموکراتی کوردستانیان هێنا، چێردەی خەباتیشیان هێنا. ئەمەشیان هێنا بوو. من یەکەم کتێب بە 50 فلس بوو، بەڕەحمەت بێ مامەم لەگەڵا بوو، دانرا بوو، وتم مامە ئەو کتێبەمەوێ، بۆی سندم بە 50 فلس. ئەمە یەکەم کتێبی ئەم کتێبخانە یەکەم کتێبم کتێبخانە سرود بۆ قوتابیان. کۆمەڵێک سرودی تایە، سرودی نیشتمانی، هەمووی هی کۆمەڵێ شاعیر و نووسەری کووردە کە یەکیان مامۆسای خۆمان بوو، مامۆستا عەلی شەونم ئەو وەختە مامۆستامان بوو. شیعرەکانی ئەوی تایە، هی کاکەی فەلاحی تایە، هی مامۆستا گۆرانی تایە، هی هەموو هینەکانی تایە، شاعیر و نووسەرەکانی تایە. بەڵێ پێما بە زۆر حەزت بۆ کتێب بووە، یەکێک لەو کتێبانە لەو کاتە بە دەستوخەتی خۆت نووسیوتە. کتێب دەست ناکەوت ئەو وەختە. ئێمەش قوتابی بووین لە سەرەتایی، دوایی کە دەرشم بۆ ناوەندی کتێبێکی حکایەتەکانی بەلای مەشهوریان نامێ بەس بیخوێنمەوە بۆ خۆم نا کە خۆنمەوە زۆر حەزم لێ کرد، بە دەستوخەتی خۆم نووسیمەوە. ئەمە ئێستا پیشانە دەیەم، ئەمە بە دەستوخەتی خۆم نووسیومەتەوە. ئەمە حکایەتەکانی بەلای مەشهورەیە، بە دەستوخەتی خۆم نووسراوەتەوە، هەمووی نووسیەوە کە نووسیمەوە. یامەوە برادەرەکەوت وەڵا خۆشم نوسخەیەکم هەیەوتی لەکوێ بوو نووسیومەتەوە، بڕای نەکردە تا خۆی بینی سەیری کرد. ساڵی چەندە تاریخەکەی حەمەسەیدەوە؟ 1/2/65 ساڵ 65. بەڵێ تاریخێکی کۆنی هەیە ئەو کتێبە. دارگای حەمەسەی تۆ جگە لەوەی کە کۆمەڵێک سەرچاوی زۆر تێ کتێبخانەکەت دابەش بووە بە سەر باڵێن بەشێکی عەرەبی، کتێبی عەرەبی و بەشێکیشی کتێبی هەر بە ژمارە. خۆت حەزت لە خوێندنەوەی چی بوو؟ وەڵام من لەبەرەوەی عەرەبیەکەم باش بوو، کتێبی عەرەبیم زۆرە. ئەم لایەی کتێبخانەکەم هەمووی عەرەبیە، ئەم لایەشی کتێبە کوردیەکانە. زیاتر لەو سەردەمانە چیت دەخوێنەوە؟ چیت کتێبی مێژووی زۆر حەزم لە کتێبی مێژوویە کرد، کتێبی مێژوویم زۆرە خوێندەوە. کۆمەڵایەتی شیعرم حەز لێ کرد، چونکە لە سەرتاوە من
شعرم نووسیوە دیدارە باسی ئەوت کە تۆ کتێب زۆرە دوای کتێبەکانە بینی بەڵام باسی کە شعر نووسیوە بەڵام لە کتێبەکان تا کتێبی شعریم نبینیوە زیاتر شعر بۆچیە نووسی و لەکوێ بڵاوتە کردەوە من شعری ئەو وەختە سەرەتای گەنجێتی و لاوێتی مەموو شعرمان بۆ کشانە نووسی شعرم بۆ خۆشەویستی نووسیوە شعرم بۆ نیشتمان نووسیوە کە وەختی شارە زور سوتا و دیانەی بناری سوورێن سوتا نوێ سوتا جێگای لەدایک بوونی منە شعرم نووسیوە بۆێ هەوڵ نەداوە کویان کەیتەوە بوون بەتەمام کویانکەمەوە شعرم لە ڕۆژنامەکان و لە گۆڤارەکان بڵاو کردێتەوە لە نووسەری کورد شعری سیاسیم بڵاو کردێتەوە لە گۆڤاری بەیان شعر و شیرۆکم بڵاو کردێتەوە لە گۆڤاری ڕۆشنبیری نوێ و ڕەنگین شعر و شیرۆکم بڵاو کردێتەوە ئەم پارچە شیعرە ڕۆژی هێنی ڕێکەوتی 16/1970 لە چلەی ماتەمینی کۆچی دوایی شاعری گەورەی کورد مامۆستا کامران موکریە لە پێشکی وتارێکا خوێندمەوە ڕەنگە فەلەک بۆ بەختی کورد وای هێنابێ ساڵ لە دوای ساڵ کۆستی سەختی بۆ دانابێ ئەوا دوا کۆست کۆچی دوایی کامەران بوو دوای ئەم کۆستە چی لە دەستدێ بادای نابێ کۆچێکی ڕەش دڵتەزێن و ناهەموارە بۆ بەختی کورد خەسارێکی نالەبارە بەڵام فەلەک خەیاڵخاوە چونکە کوردان ناوی ڕۆڵەی تێکۆشەریان لەسەر زارە کۆستی سەختی بەختی کوردان فەلەک هانی کۆچێکی ڕەش دڵتەزێن و قرچەی لە دڵ کوردان هانی بەڵام کۆچ و کۆست و قرچە لە لای کوردان لەبیر نابا ڕۆڵەی تێکۆشەر و جوانی فەلەک دەستورد بی بۆ کۆستت خستین لە کامەرانە کامەرانیتان بۆ لە ژین بردین شەرتە تا ماوین پەیمانمان وابێ ڕێی ئەو بەر نەدەین دڵسۆزی کورد بین کتێبەکانی ترت کاک هەمەسەیدار تۆ کۆمەڵە کتێبی چاپکرا و تێ پێم خۆش دەبزانم یەکەم نووسین و یەکەم کتێبت چی بۆ کتێبەکانی ترت چین زیاتر لە چ بوارێکشت نووسیوە لە سەرەتاوە باسم کرد یەکەم کتێبم ئەو نامیلکەیە دەربارەی یادی 81 ساڵی ڕۆژنامە نووسی کوردی دوایی یادگاریەکانی لەم کتێبخانەی وجودیان هەیە بەڵێ ئەمەتان ئەمە ئەو نامیلکەیە کە ئەمە یادی 81 ساڵی ڕۆژنامە نووسی کوردی بەڕباسی ئەومان کرد ئەمە ئەوەیە کە یادەوەریەکانی ڕۆژنامە نووسی ڕووسی مەکسیم گۆرژیە ساڵی 83 ئەمە وەرچێراوە ئەمە چیرۆکە بۆ مناڵان خۆشەویستی نیشتمان ئەمە هەر چیرۆکە بۆ مناڵان نیشتمانی جوان ئەمە نووسینی خۆت بەڵێ ئامادەکردنی تایە و هی بەرهەمی خۆشویتیایە ئەم کتێبە مینۆرسکی نووسیوێتی وەختی خۆی دکتۆر مارف خزنەدار کردی بە عەرەبی و منیش کردم بە کوردی کتێبەکە بەناوی کورد بەڵێ ئەمەش وەختی خۆی تۆما بووە بە ڕووسی نووسەتی ئاوا زەنگەنە کردووی بە عەرەبی منیش کردم بە کوردی و ژیانی کوردەواری بن ئەمە لە سلەیمانی وەختی خۆی لە چالاکیەکانی ڕۆشنبیری و ئەدەبی و ڕۆژنامە نووسیە دیدارێک کرا بۆ شیعری کلاسیکی کوردی دیدارەکە 4 ڕۆژی خایان بەڕاستی دیدارێکی زۆر گرنگ و هەموو شاعیر و ڕۆژنامە نووسان و ئەدیبان و نووسەرانی کورد هاوبەشیان تیا کرد من هەموویم بە تەسجیل کرد تۆمار کرد هەمووی دوایی نووسیمەوە ئەبم شێوەی ئەم کتێبە دیداری شعری کلاسیک دەورێکی هەیە لەگەڵ ئەو ڕۆژانەی چی لێبوو لەو کەسانی کە لەوێ دیار بوون زۆر ئەوانەی کە دیار بوون یەکێک لەوانەی کە زۆر دەوری هەبوو کاک حەمی مەلاکەریم بوو کامەران موکری بوو مامۆستا هەردی بوو هەموو شاعیر و نووسەرانی کوردیتیا بوو ئێستا بووم بۆ ڕەنگە لە بیر بەشی زۆریان ئەمە کتێبەکەیە دەستەکان خۆش بێ و خەرمان بەرەکەت کاک حەمەسەید بەرهەمی تازەم هەبوو کتێبێکی کەم هەبوو لەسەر شعرێکی کاک بەکری حاجی سەفەر لێکۆڵینەوە یەکم نووسیوە شعرێکی نووسیوە کاک بەکری حاجی سەفەر بە ڕەحمەت بێیاخوا بۆ مناڵەکانی لە سجن زۆر معجب بووم بە شعر نووسیوێتی من ناوم نا شعرێکی شۆڕژگەڕی ئەڵێ ئەگەر من شەهید بووم با ئەرسەلانی کوڕم تفەنگەکەی من لە شانکاو بێتەوە بەلای هاوڕێکانم لە سجنی ناسریە بۆ سجنی ناسری نووسیوە ئەوە بوو وەختی خۆی برەی پێشمەرگە
دیارەکە حەمسەد ئەمە خەرمان بەرکە کتێبەکانی جەنابتە بەس ئەوەی کە من سەری کتێبخانەکەتم کردبێت دیارە ئارشیفێکی زۆر دەوڵەمەندی تایە کۆمەڵە کتێبی زۆر دانسقیتە و ئەوانەی کە بینیم کۆمەڵێک لە ڕۆژنامە و لە گۆڤارە کۆنەکانت ئەرشیف کردووە لای خۆت. بەڵێ هەموویم تەجدید کردووە ئەوە کاروانە ڕۆشنبیری نوێیە بەیانە ڕەنگینە ڕۆژی کوردستانە هەموو گۆڤارەکان هەمووی تەجدید کردووە ئەوە نووسری کووردە هەموو ژمارەکانی نووسری کوورداوە شعرم لە نووسری کووردا بڵاو کردێتەوە شعری سیاسیم بڵاو کردێتەوە نیشتماپەروەری لە نووسری کووردا. حەمەسەی لە کۆتایی بەرنامەکە پێم خۆشە کۆمەڵێک پرسیار تایبەتی لەسەر ژیانی خۆت لێ بکەم. تۆ ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکێناوە و چەند منداڵتان هەیە لەگەڵ چێ ژیانی هاوسەریت پێکێناوە؟ ئەوە من لە سنفی دوی ناوەندی دەرچووم بۆ سێ هاوینەکەی ژنیان بۆ ێنام. بۆچی وازوو؟ وڵایترەوە ئیقتراحی باوکم بوو دەستی خۆشمیتیا بوو بەس ئیقتراحی باوکم بوو بە زۆری عمرم 14 ساڵ بوو ئەوە بە زۆر ماڵی دەکەشتان پێوتم ئیتر چوومە ژیانی ژن و مێردایەتی و من تەڵەبە بووم ئەو وەختە هەموو ژیانی خێزانی من لەگەڵ ماڵی باوکما بۆ جیا نەبووینەتەوە من یا پێشمەرگە بووم یا تەڵەبە بووم یا لە دەرەوە بووم یا لە زیندان بووم ئیتر 5 مناڵمان هەبوو دوانیان ئەمری خۆیان کردووە خەزا بڵای ئێوە ئێستا سێ مناڵمان ماوە کاروان و کەیوان و گەلاوێش هەمویان ئەلحەمدولیلا خاوەنی ماڵ و شتی خۆیانن بەڵام کاروان لەگەڵ ئێمە هەر لە ماڵە لەگەڵ ئێمە جیا نەبووینەتەوە ئێمە بە خانەوادەی باپیریشم باوکم لە باپیرم جیا نەبووەتەوە منیش لە باوکم جیا نەبووەتەوە کاروانیش لە من جیا نابێتەوە تازە ئیتر ژیانی خانەوادەیمان ئاوا بردوێتە سەر تەمەند درێژ بوون و خوای گەورە بۆیەکتان بهێڵێ تا چەند ئێستا بەردەوامی لە ئیش و کارەکان ڕۆژانە زیاتر بە چیوە سەرقاڵی؟ من ئێستا سەرقاڵی نووسینم وڵا سێ کتێبی خۆم هەیە ئێستا بەڵام ئیترەوە ئەم فەرترەی ئەم ماوەیە کە کەرنتینە بووین و ئەم کۆرۆنا هات خەریکم تەواویانەکەم سێ کتێبم هەیەکیان دەربارەی ڕۆژنامەنووسی کوردیە یەکیشیان دەربارەی نەتەوایەتیە لە بواری سیاسەتی کووردا نەتەوایەتی چەند دەرکەوتوتیایە ئەویشیان وڵا نازانم برادران ئەڵێن ئەمە دوورە لە پسپۆڕیتۆ باسی گژوگیای تەندروستیەکەم گزوگیای پزیشکی ئەو سێ کتێبم هەیە ئینشاءڵڵا ئەگەر خوا بۆ هیوایی بە چاپیان بگەێنی ئێستا تەندروستی چۆنە؟ باشم زۆر چاکم هیچ مشکلەم نییە تەمەند درێژبی هەر بەردەوام بی لە کار و لە خزمەت و لە پرۆژەکان دێمەڕۆ زۆر مادوومان کردی میواندارێکە سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بەخێر بێن ئێوە جێگای شانازی منە لە کەناڵێکی وای بەڕێزی کەناڵی کورسات من چاو پێکەوتنم لەگەڵا سپاس بۆ جەنابیشت خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامی پۆرتریت تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەک